لە خوارد تەمەنی 20 ساڵیەوە لەلای من کار بکەن بەهۆی ئەوەی کە منداڵ پێویستە لە منداڵیەوە فێری ئەخلاق و تربێت و نیشتمان پەروەری بکرێت کە تاکو بتوانن علمێک یان زانیاریەک یان شتێکی باشی لێ وەرگرن بۆ هەم بۆ وڵاتەکەمان پێویستە. هیوادارم دوانزەی ئەو مانگە ببێتە کۆتاییەک بۆ ئەو کێشەیە کە منداڵانمان لەسەر جادەکان بەکاربهێنرێن بە ناوەی هێڵی هێژاریوە و یاخود بەکاربهێنرێن بۆ بڕێک کە پارە کۆبکرێتەوە یاخود بە مەبەستی تایبەتی چەند کەسانێک بەکاریان دەهێن. حکوومەتیش دەستگا پەیوەندیدارەکان حەقی ئەوەی هەیە کە بە دوواداچوون بکەن بۆ ئەو منداڵانی کە مەسەلەن کار دەکەن بزانن پێویستیان نییە، بزانن باوکیان نەماوە دایکیان نەماوە یاخود بۆی کێشەی کۆمەڵایەتیەوە دایک و باوک لە یەک ترازاون. هیوادارم حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان و بە تایبەت ڕاگەیاندنەکان بە دوای ئەم کێشەیەوەدا بچن بۆ ئەوەی نەوەکانی دوا ڕۆژمان سەرکەوتوو بن و وڵاتێکی پێشکەوتمان هەبێت ئینشاءالله.